ئەو تڕاکەش بەداوە کاری کاکە مەحموود خۆشنە و پێشکەشە بە هەموو ئامۆزایەکانی هیوادارین بەدڵیان بێ یەڵە شەریفی وەکزادە یەڵە سارەما وە بەندە دیدەنە چارە سازمە کە تەشریفێ بهێنا ئێستا خەمە هاوڕازمە کە بێڕادە بێنەوە بینینی تۆ نیازمە چاوت ئیلهامی شعرم هەنا سەد ئاوازمە تۆ نەبی چێگوێ بیستی شین و گریە و ڕازمە بۆ ژیان و مانەوەم ئەوینی تۆم لازمە ئەم شەو ناڵینم لەبەر دەرونی بێ نازمە تا دڵ لێدا لە سینە عەشقی تۆ ڕێبازمە ئەی ناوێرم بچمە ماڵێ براکەی ملازمە کە جارێ چوومە ئێستاش گوڵمەی جێگای گازمە بوون و ژیانم وا لەبەر مەعشوقی بە نازمە لێرە نامێنم یاران ئەو کات گۆڕم لازمە قعدەی مەحموود خۆشناو هەموو شتێکی لازمە بژار دۆستی لێرەیە بزار دۆستی لێرەیە ئەوە چاچی بۆ دەڵێم ئەو بەند و ئاوازمە هەی لە نێو کۆڕی ئاشقان کەس و خەفەت بارخۆم کەوتومە لە گۆشەیە غەریب و دیار خۆم ئەی عاشقان نەموو دڵخۆشن تەنیا و لێ بە بارخۆمم تەنها منم بێ یارم بێ دۆست و دڵدار خۆمم ئەی وەڕەز لە خۆم و لەژین وێڵ و سیاسار خۆمم بێ کەس و بێزار خۆمم وشکار و بێدار خۆمم ئەی وێڵی کوچە و شار خۆمم پڕناڵە و هاوار خۆمم وەک شەپۆڵی سەرشێتم زێماوی کەنار خۆمم حاڵم بە بێدەوایە دەردم بە بێدەوایە تەنها دەردەدار خۆمم دێوانەی ڕۆژگار خۆمم سەرمەستی شەوگار خۆمم ئەی دێوانەی ڕۆژگار خۆمم سەرمەستی شەوگار خۆمم ئاخۆ بۆچێ چاوەڕێم کەوا ئینتزار خۆمم بۆ مەحموود خۆشناو دەڵێم بۆ مەحموود خۆشناو دەڵێم خۆ حەمە زیرە خۆمم ئەوەندە بەندم پێیە کەنار و ڕووبار خۆمم ئەوەندە بەندم پێیە کەنار و دەریا خۆمم
سەرگەشتم لە تاو چاوت گوڵسەران سەهۆڵەکەت بە قوربان هەتاکو سەبوون کەران ئەی هەولێرت بە قوربان بێ هەتاکو فەرمان بەران دڵیانە بۆ بریانم لەنجە دەکەی وەک بەران هەی دەتبینم دڵشێواوە لەنجە دەکەی وەک پەران بۆچی چاوت لێم ونا گوڵی ژینمت هەڵوەران مەیلت زار بوو هەروەکو چیای حاجی ئۆمەران لەسەر تۆ لۆمەم دەکەن خزمان و برادەران ئەی پاکش دنیا بزانێ بینەران و بیسەران واز لە ئیشقی نایێنم بمدەنە بەر خەنجەران باوان خۆش ناو لێرەیە دەڵێم وەکو نووسەران ڕەسوول خۆش ناو بەخێرەی بەخێر بەی شێری جەوان ڕەسوول خۆش ناو بەخێر بەی زۆر زۆر بەخێر بەی جەوان